هاوڵاتیەک مۆزەخانەیەکی لە نێو ماڵەکەی بۆ پاراستنی کاڵا و شمەکە دێرینەکان داناوە. ژمارەیەکی زۆر کاڵا و شمەکی کۆ کردوتەوە و دەیەوێت مێژووی شارەکەی کە کفریە لە فەوتان بپارێزێت. گەرەکمە مەبەستمەوەتانێ مۆزەخانەیە دا بنەم بخۆی بۆ مەسلحەت من نییە بۆ مەسلحە شارەکەیە، یعنی گەشتیارێ بێ ڕوویتیا بکات ناسناوەیە کە بۆ ئەو شارە کە ئەم شارە مێژووی چەندێک کۆنە و شێواز خانەکانی چۆن چۆنی بیە جگە لەم ئەشیالەوە من کۆم کردێتەوە خۆم هوەری بیچکۆ کەری ئەم خانە بچکەکانەتانە کە و عەرەبی پێڵێن مسەغەرات ئەوەشە کە ئەگەر ببینیت نییە بەڕاستی و مەراقەیە بێت ئێژی ئایا ئەم خانیە لە ناوم کفریە بیە ئێستا کەوتە کوێ کەم قوتی شیر خۆمە کە خواردمە جاران. ئەحمەد تەنانەت یەکەم قوتووە شیریشی هەڵگرتووە کە بە منداڵی خواردوێتی. ئەمە جگە لە کۆکردنەوەی ژمارەیەکی زۆر کەرەستەی دێرین کە بەهۆی زۆری کەرەستەکان و بێجێگەییەوە هەر بە شەو لە شوێنێک دایناوە. بەتە مەتەنەسەم ئەم خانیەوە ئێوەی بینە لێرە نمونەیەکە دامنایە ئەم عەشایلە نمونەیە کە نەوەڵا من 2 قات و 3 قات ئەم عەشایلەمەیە بەڵام هەڵم گردێ لە شوێنتر یعنی لوبنەوە جێگا و ڕێگام یعنی وهانە لە چەند شوێنتر لە ماڵ باوکمە لە شوێنترە. لە پاڵ هەڵگرتن و پاراستنی شمەکە کۆنەکاندا ئەحمەد بەدەستی خۆی بینا دێرینەکانی کفری دروست کردووە و دەیەوێ بەنەوەکانی داهاتوو بڵێت شارەکەی پێشتر پڕ بووە لە بینای دێرین و شوێنەواری بەڵام خەریکە هەمویان دادەڕوخێن. لای من ئەوەی تانیە ئەوەی گرنگە ئەم شتێلە بپارێزنم لە فەوتان یعنی من عەشای وا هاتیە ئێستا دەست کرد ئافرەتێکە دەسڕەنین دانیشتیە لەورانە چ شتێکی کوردەواری خۆمانەکات ئەوە بحەزاتێ مهنەیەکە ئەتا ئەمڕۆمایەت و حەزەکەم پیشانی بدەم ئەو پیشە حتاکوی سەمایەتۆ یعنی گرنگ نییە لای من ئایا باچەنێک بێت و باچەنی نەوێتاوانە مۆزەخانەی خۆمە. خواستی ئەحمەد تەرخانکردنی شوێنێکە بۆی لەلایەن حکوومەتەوە تا مۆزەخانەیەکی گەورە دروست بکات و بیکاتە شوێنێکی گەشتیاری. ئیدارەی شارەکەمان من متاکیدم قوسوڕ ناکەن ئەگەر دەنگم بژنەفەن من متاکیدم لەگەڵمە دەست گەرەکمە دانشم لەگەڵ یانە دەست بەدەست شوێنێک دا بزرێنین ئەمانە کۆ بکەن و نەک بەسینەکەی ئەحمەد کفری نەخێر هەر کەسێک بێت با بێت لەگەڵمانە با بێت لەمەوێتە شوێنێک گەشتیاری خەڵکی ڕوولێنات شوێنێکە تعریفە بە ئەو شارە. هەڵگرتن و پاراستنی شمەکە دێرینەکان لە کاتێکدایە بەهۆی پێشکەوتن و گۆڕانکاریەکانی ژیان خەریکە شارە دێرینەکان ناسنامەی دێرینەتی لەدەست دەدەن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان. تەنها چەند شوێنێکی مایەتەوە